ئامادەین بۆ نووسینی بەحەس، راپۆرت و سیمینار بە کەمترین نرخ و کەمترین کات. ئەو ڕیکلامە وای کرد کە بە دوواداچوون بکەین و ئەو بابەتە بوروژێنین. ئەم توێژینەوەی لە بەردەستی مندایە هێشتا گفتوگۆی لەبارەوە نەکراوە. هێشتا خوێندکارەکەش ئەم توێژینەوەی نەبینیوە. لەوێش گرنگتر هێشتا مامۆسای سەرپەرشتیارەکەشی توێژینەوەکەی نەبینیوە. بەشێک لە خوێندکاران پەنا دەبەن بۆ چاپەمەنیەکان بۆ ئەوەی توێژینەوەکانیان بۆ بنووسنەوە و پێشکەشی زانکۆ و پەیمانگەکانی بکەن. دوای گەڕان و پەیوەندیەکی زۆر دوجار گەیشتمە ئەو کەسانەی کە ڕاستی بابەتەکەیان لابوو بێ ئەوەی ڕوخساریان پێشان بدەین بەم جۆرە باسییان لە دروستکردنی راپۆرت و توێژینەوە و نامەی دکتۆرا و ماستەر کرد. متەرجمی گەڕۆک بەیا بووێست نەک بەناو بازاڕەکانە ئەسڵن کارتیان لەناو زۆربەی زانکۆکانی شابڵاو کردوێتەوە. یعنی بەس بە تەلەفۆن کابرات دەموچاو نابینێ، بەس بە تەلەفۆنی شەکا کرێ پارەکەش لە چی وەرە لێ ڕێی ئۆنلاینەوە بۆی کەس دەموچای نەبینێ لە ڕێی کۆمەڵی کۆمپانیاوە ئەم بەحسەیەنی پێ دەڵێن 150,000 نایکەیت ئەڵی لەوانەیە ئەرزانتر بووم کەن با کات بڕوا وردە وردە ئەچیتە 4-5 شوێن پرسیارەکە یەکەویتە قەرباڵغیەکەوە لە قەرباڵغی کە کەوتیتە ژاوەژاوی بەحسەکەوانەی هیتەوە بۆ دوکانەی کە بیوتوی 150,000 ئەڵێ بە 500,000 بۆ نات. هەندێکیان یعنی بەشیش سترێسی لەسەردانە ناون لە سەرەتای ساڵۆ پێیان ئەڵێ کاکەجان توێژینەوەکانتان ئامادەکەن. ئەم خوێندکارە چییەکە هەردوایەکە بۆ نمونە خەریکی ئینتەرنێتە بێ، خەریکی سناپچاتە بێ، خەریکی توزانم چوونە دەرەوە ئەبێ لەگەڵ هاوڕەکانیە سەیران و کەیف و سەفا لە کۆتاییەکە 10 ڕۆژی ماوە بە 10 ڕۆژ بۆمان تەواو بکەن خێرا ئەبێت تەواو بێت و یعنی پەیوەندی بە لە کۆڵکردنەوەی بەرپرسیارەتی پارە ئەیات و ئەڵێ تەواو من ئیشەکەم جێبەجێ ئەبێت. ئەوەی لەم بە دوواداچوونەوە بۆمان دەرکەوت ئەوە بوو کە لە هەرێمی کوردستاندا ئێستا توێژینەوەی دەرچوونی ئامادەکراو شوێنی کتێب و سەرچاوەکانی گرتووەتەوە. کەمترین خوێندکار ڕوو لە کتێبخانەکان دەکەن و زۆرترینیان وێڵن بە دوای توێژینەوە و راپۆرتی ئامادەکراو. ئەو خوێندکارانە پارە دەدەن بێ ماندووبوون بێ ئەوەی بزانن ناوەڕۆکی توێژینەوەکان چییە. ئەمەش تەنیا لە پێناو ڕازیکردنی بەشەکانیانە و پێدانی نمرەیەک بۆ دەرچوون لە توێژینەوەکەدا. هێمن قادر، کورد سات نیوز، سلێمانی.